کورد هەمیشە هەلی بۆ ڕەخساوە هەر لە شۆڕشەکانی شێ مەحمووی نەمرە و قازی محەممەد و ئەمانە شۆڕشەکانیان گەشتۆتە لووتکە بەڵام دوژمنانی کورد هەمیشە کەزانیویانە یەکسەر ئەو شۆڕشانیان کپ کردوێتەوە و لە ناویان بردوون بۆیە کورد هەمیشە ئەگەر یەک و یەکگرتوو بێ ڕەنگە دوژمنانی کورد ڕەنگە نەتوانن زەفەرمان پێبەرن یا بتوانن لە هەر ڕێگەیەکەوە لە ڕێگەکانە بتوانن هێرش بکەنە سەر نەتەوەی کورد دوژمنانی کورد بۆیان دەرکەوتووە کە نەتەوەی کورد حەق و مافی خۆیەتی کە داوای مافەکانی خۆی بکە چونکە هەر وەکو نەتەوەکانی تر چۆن فارس و عەرەب و تورک و هەموو نەتەوەکانی تر ئەوان نەتەوەن دەوڵەتیان هەیە کیانیان هەیە نەتەوەی کوردیش حەق و مافی خۆیەتی کە دەوڵەتی هەبێ کیانی هەبێ چونکە ئەویش لەو نەتەوانی تر هیچی کەمتر نییە بەڵام لێرەیە پرسیارەکە ئەوەیە ئێستا باشووری کوردستان ئازادیەکی بەدەستهێناوە هەرێمێکمان هەیە ئەمە بووە بە چقلی چاوی دوژمنانمان ئەمە هۆکارێکە کە ئەیانەوێ ئەم ئەزمونە لە باربەرن ئەم ئەزمونەش ئیشەڵا بەوانە لە ناو نابرێت چونکە پارچەکانی تری کوردستان کورد بەهۆی ئەوەی کە دوژمنانمان ئستعمار و ئەمانەی کە لە زەمەنەکانی پێشووترا بەڕیتانیا و هاوپەیمانەکانی کە هاتوون کوردیان پارچە پارچە کردو ئێستا کورد ناومان ناو کوردی هەر چوار پارچەی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستانە کورد هەیە نەتەوەی کورد هەیە ئەمانش داوای مافەکانی خۆیان نەکەن داوای ئەوەکەن سربەخۆیی بەدەست بێن داوای دەوڵەتەکەن لەبەرەوە ئەو دەوڵەتانە پیان خۆش نییە ئەم ئەزمونەی ئێمە ئەیانوێن لە باری بەرن بۆ ئەوی ئەوانیش سەرکوت کرێن وەکو ئێران و سووریا و تورکیا بۆیە ئێستا چاویان لەسەر باشووری کوردستانە ئەیانەوێ ئەم هەرێمەی ئێمە ئاژاوی تیا بنێنەوە ئیتر لە هەر ڕووەکانەوە ئێستا فەرموو هەر نەک ئەوەی فڕۆکەخانە و نەک ئەوەی کە کۆمەڵێ درۆنیش ئەمە درۆنیش پیا بۆ یەت لە ناو شارەکەی تۆیە اختیالاتەکە لە ناو شارەکەی تۆیە خەڵک تیرۆرەکە حەقە کورد لەمەیە لەم پرسە ئانیانەیە زۆر یەکگرتوو بین سیرەکەی بۆ پرسێکی زۆر لاواز هەمومان ئەڕژینە سەرجادا ڕەنگە پرسەکەیش ئەوە نەبێ وەکو ئەمە گەورە بێت چونکە هەمیشە پرسە نەتەوایەتیەکان زۆر گەورەترن لە هەندێک پرسەکانی تر تۆ ئەگەر نەتەوەت نەبێ زمانە نەبێ کللتورە نەبێ ئەگەر تۆ بەمانە ئەناسیتەوە ئەگەر ئەمانەمان نەبێ ئەمانەمان پێ لە باربەرن کەواتە تۆ داوای چی ئەەکەی کەواتە تۆ چۆن خۆت ئەناسێنی کە نەتەوەی کوردی بۆیە من مەسەلە نەتەوایەتیەکە پێش هەموو مەسەلەکانی ترەخەم ئێمە حەقا بێدەنگ نەبین ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لەسەر ئاستی تاکیش حەقا چونکە خۆ ئەگەر کوردستان ئەم ئەزمونە لە باربەرێ تەنها من زەرەر ناکەم ئەوان یەکێکی تر ئەمە سەرجەم کورد زەرەرەکە زەرەری هەمومانی تایە ئێمە حەقە هەموو تاکێک ئەم شیعارە هەڵگرین ئەم پەیامەمان پێبێ یا کوردستان یا نەمان چونکە من ئەگەر کوردستانم دیسانەوە لێ داگیر بکرێتەوە ئەم ئەزمونە لەبار ببرێتەوە دڵنیاتەکەمەوە هەر یەکێک لە ئێمە زەرەرێکی زۆر گەورە ئەەکەین هەمومان ئاوارەیمان بینی کە دوژمنانی کوردیسانەوەش دەستی دوژمنانی تیابوو لە سەردەمی ڕژێمی بەعساکە کورد بە لێشاو یعنی ئەوە کۆڕەوەکە یعنی چەنەها کەس لەو کۆڕەوەیە لە ڕێگە مناڵیان تیاچوو یعنی کەسی گەورە بەڕاستی ئەمە وای کرد کە ئەمە ببێ بە ئەزمونێ بۆ ئێمە بیل لەوە بکەینەوە ئەمانە دووبارە نەبنەوە ئەنفال دووبارە نەبێتەوە کیمیایی هەڵەبجە و بۆیە ئەبێ هەڵوێستەیە بکەین لەسەر ئەمە و هەمومان یەکگرتوو بین هەموو گەلی کورد بەبێ گەڕانەوە بۆ هیچ دین و ئاین و مەسهەب و ئەمانە بەبێ گەڕانەوە بۆ ئەوەی چ حیزبێکی بیرکردنەوە چۆنە ڕەنگە ئێمە بە جیاوازیەکانەوە جوان بین بۆیە بە هەموو جیاوازیەکانەوە حەقە ئێمە لەسەر ئەم پرسە هەڵوێستەیە بکەین ڕەمان هەبێ و هەمومان پەیامی تایبەت بە خۆمانمان هەبێ ئەو کۆبوونەوەی لایەنە سیاسیانە ئەوە ئەبێ بە چقلی چاوی ئەو چونکە ئەزانێت کە ئەگەر لایەنە سیاسەکان یەکگرتوو بوون و لەسەر یەک مێزی گفتوگۆ لەسەر ئەو پرسە ئانیانی کە باسم کرد بۆ نمونە ئەم پرسەی ئێستا فڕۆکەخانەی سلێمانی کە داخراوە بۆچی داخراوە ئەی خۆقەی ناکات زەرەر لە ئێماکەوە ڕەنگە زەرەر لە خۆشیان کرد بەڵام ئەوان هەمیشە ڕەنگە زەرەر و زیانەکانیان پێ قبولتر بێ لەوەی ئەوەی کە کورد کیانێکی خۆی هەبێ
بۆیە چاویان بەم ئازادیە هەڵنایە، چاویان بەم هەرێمەی کوردستان هەڵنایە، وەکو وتم ئەیانەوێ دیسانەوە بمان گێڕنەوە بۆ سەردەمەکانی زوو هەمیشە سەرکوت بکرێت، هەمیشە زمان و ئاین و کولتور و عادەت و تەقالید و هەموویمان لێ زەوت بکرێت و دووبارە ببینەوە ژێر دەستی دوژمنانی کورد. یەکنەگرتنی لایەنە سیاسیەکان ئەمە خۆی خاڵێکی گرنگە، خاڵێکی ئەساسیە، پەرتەوازەیی خاڵێکی زۆر زۆر ناکرێنا لەم پرسەیە وەکوتم ناکرێ لایەنە سیاسیەکان هەریەکە لە ئاوازێ بخوێنن نەخێر ئەبێ ئەمان نەڵێن ئەمە هێرشە بۆ سەرێکێتی نیشتیمانی کوردستان وابیر نەکەنەوە ئەمە هێرشە بۆ سەررجەم گەلی کورد بۆ سەرنەتەوەی کورد بۆیە ئەبێ لایەنە سیاسیەکان لەم پرسەیە هەمویان یەکگرتوو بن هەمووشیان یەک پەیامیان هەبێ ئەو پەیامش ئەوەیە کە کوردستانیانەمان بێت دوژمنانی کورد ناتوانن ئەم ئەزمونەمان پێ لەباربەرن ئێمە یەکگرتوین ئێمە لەسەر مێزی گفتوگۆ بێگەڕانەوە بۆ ئەوەی کە بیر بکەینەوە چه حیزبێکین چ لایەنێکین ئەوە تا لەسەر مێزی گفتوگۆ دانیشتوین بۆ چارەسەری ئەو گرفتانەی کە ئیسا تورکیا بۆی دروست کردووی خۆ ڕێپێوانێکیشکرا هاتنە سەر جادە بەڵام من ئەمە بەکەم زانی حەق نییە ئێستا بێدەنگین بە جارێک و بە دوو جار ڕەنگە ئەمە ئیدانەی ئەمە نەکا من نامەوێ هێرش بکەمە من هەمومان ئاینی ئیسلامین سیرەکەی لە مزگەوتێکە 10,000 کەس کۆ ئەبێتەوە 10,000 کەس بەڵام ئەی بۆ 10,000 کەس ناڕژێنە سەرجادە تۆ بۆ پرسەنەتەوایەتیەکە بۆ ناڕژێن ئەوەی شیان بکەن ئەمەی شیان بکەن بچنە ئەوێ 10,000 کەس بچێ لە مزگەوتە ئەوەی کە خۆی ئەوەی کە هەوەکوتم هەمومان ئاینی ئیسلامین و نوێژەکەین و ڕۆژووەکەین و پەیامەکانی ئاین ئیسلام بەرجەستە ئەکەین بەڵام ئەوە ئەەکەی ئەمەش بکەن بە هەموو ئەدیانەکانەوە با بڕژێنە سەر جادە ڕێپێوانێکی وا بکەین تەجەموعێک کۆبوونەوەیەکی وا بکەین کە دڵی دوژمنانمان بلەرزێنێ دڵی دوژمنانمان بلەرزێنێ بزانێت کە کورد هەیە کە کورد بوونی هەیە کورد بە تۆ لە ناو ناچێ کورد نەتەوەیە کە لە دێر زەمانەوە سەرکوت کراوە شۆڕشەکانی کپ کراوە یعنی ئامەرەی لێکراوە بەڵام ئەمانە بۆی نەچووەتە سەر کورد هەر ماوەتەوە ژیان ئازادی بەڕاستی پەیامێکی جوانە یەکێک لەو پەیامانایە کە یەکێتی نیشتیمانی هەمیشە باوەڕی بە شۆڕشی ژنە بووە هەر لە دێر زەمانەوە ئێستاش ئەوەی کە ئێستا ئەم پەیامیان هەڵگرتووە لە ڕۆژهەڵاتی کوردستان و گەشتۆتە باشوور و هەموو ناوچەکانی ترکە ئێستا ڕۆژانە سیرەکەی تا ڕادەیەک ئازادیەکی یاها سەیریکە ئەمە بەچی بەدەست هات لە ڕۆژهەڵاتە ئێستا سیرەکەی تا ڕادەیە گۆڕانکاری دروست بووە بۆی کە هاتوونەتە سەرجادە چاونەترس بوون پەیامەکانیان گەیاندووە بە حکوومەت یاداشتەکانیان بەرز کردوتەوە خەڵکیان لێ شەهید بووە کچان ئێستا لە زیندانان کوڕەگەنجەکان ئێستا لە زیندانان بۆیە چونکە بەردەوام بوون لەسەر ئەم شۆڕشیان بەردەوام بوون لەسەر پەیامەکەیان ئەمە دڵی دوژمنانی لەرزاندووە بۆیە ئێستا لە ڕۆژهەڵات و لە هەموو ناوچەکانی تر ئەمە هەڵوێستەیەکی لەسەرەکرێ بۆیە هەمیشە وتراوە ژن نیوەی کۆمەڵە و دایکی نیوەکەی ترێچەک ئێمە ئەتوانین بەدەنگی ژنانیش زیاتر بمانەوێت چ پەیامێک بگەێنین پێشنگایەتی ژنان وای کردووە کە ترس لە دەوڵەتی تورک و لە ڕۆژهەڵات و لە ڕۆژئاوا ئەمە وای کردووە کە زیاتر ترسێک لەلایەن دروست بێت چونکە ژن هەمیشە وەکووتم توێژێکی گرنگی کۆمەلگان ئەو ساڕەنگە ژن تا ڕادەیەک لە چوارچێوەی ماڵەوەیە بۆ بەڵام ئێستا سوور ئەزان ژنان هاتوونەتە دەرەوە لە هەموو بوارەکانە کارەکەن چاونە ترسانە یەنە سەرجادە داوای مافوحەقەکانی خۆیانەکەن کەواتە ئەمە پاڵپشتیەکە بۆ ئەو شۆڕشە بۆ پیاوان بۆ هەر توێژێک لە توێژەکان ئەمەش دیسانەوە دڵی لەرزاندون ئەیانوێت دیسانەوە ئەوە نییە پێداچوونەوەیەک بەکارەکانی خۆیان بکەن و لەم ڕێگانەوە ئەیکەن فڕۆکەخانت لێداخە خەڵکی لێ شەهیدەکە حەساری ئەخاتە سەر بەڵام ئەمانە هیچ جەور و تەسیرێکی نابێت لەسەر نەتەوەی کورد لە دێر زەمانەوە قارەمانانە چاونە ترسانە خەباتی خۆی کردو و بەردەوامی شەبێ نەتەوەیە گرتووەکان و ئەمریکا دڵنیاتەکەمەوە بەرژەوەندیان لەکوێ بێ ئەو لەوێ کارەکە هەرگیز لە بەرژەوەندی خۆی نایە بۆیە
ئەوان ئەگەر ڕەنگە لە هەندێک خاڵە لە هەندێک هەڵوێستایە لە هەندێک پشتیوانیە ڕەنگە بەرژەوەندیان بکەوێتە مەترسیەوە بۆیە هەرگیز بەرژەوەندی خۆیان ناخەنە مەترسیەوە بۆیە لەو کاتانەدا بێدەنگی هەڵەبژێرن یا ڕەنگە پشتیوانی لێنەکەن خۆی بۆ خۆی ئەمەیە لێرە خاڵەکە ئەمەیە کە ئێمەی کورد هەمیشە جاری وایە پشتمان لێ ئەکرێ پشتیوانیمان لێ ناکرێ بۆیە یەکێک لە وڵاتانی کە یەکسەر هاتە سەرخەت و ئەڵمانیا بوو کەوتی منیش فڕۆکەخانە داخەم و ئەمانە خۆی بۆ خۆی یعنی خەتەرێک دروستەکە لەسەر ئەم ئەزمونەی کە هەمانە پەیامم ئەوەیە کە هەر هەمومان لە پرسەئانیەکانە لەم پرسەیە کە هەمومان زەرمەندەبین هەمومان لەسەر یەک مێزدانیشین هەمومان یەک پەیاممان هەبێت لەم پرسەیە ئەبێ یەکگرتوو بین ئەبێ وا بکەین کە ئەو دژمنانی کورد کە ئێستا ڕەنگە پلانیان هەبێ بۆ لەباربردنی ئەم ئەزمونە ئێمە ئەو پلانانە پوچەڵ بکەینەوە و پەیامێکی ترم ئەوەیە کە بێدەنگ نەبین لەوەی کە فڕۆکەخانەی سلێمانی داخراوە کە ڕۆژانە زانی چەنە زەرەرەکەین ئەبێ دیسانەوە ئەمەش پەیامێکی ترمانە کە لە دوای جەژنەوە بڕژینە سەرجادە بە سەدەها بە 10,000 و 20,000 کەس خۆشاری سلێمانی ئەگەر بڕژێتە سەرجادە لەرزینێک دروستەکە بۆ دژمنانی کورد بۆیە ئەبێ ئێمە ئەو لەرزینە ئەو هەزەیە دروستکەین لە ناو دڵی دژمنانی کووردا و بیان هەژێنین بڵێن تۆ ناتوانیت نەتەوەی کورد لە ناوبەری ئێمە هەین کوردستان یان نەمان.